بە گوێرەی ئەو نامەی کە بۆم هاتووە لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەروها پشتڕاستم کردوەوە لە وەزارەتی دارایی عێراقیش نزیکەی 952 ملیار ئەم مانگە ڕەوانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت. هەواڵە خۆشەکە ئەوەیە کە ڕێکەوتنەکە کراوە یاخود سوودانی وەزارەتی دارایی ڕاستپاردەوەی دوایەوەی کە دوێنێ لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران دوایەوەی کە تەواو بوو دوو وەزیری کورد لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا دوای کۆبنەوەکە لەگەڵ سوودانیا گفتوگۆیان کردو توانە نابێت بەو شێوە موچەکە دوا بخرێ بۆیە بابەتەکە بەو شێوەیە ڕاستەوخۆ وەزارەتی دارایی ڕاست پێدراوە و هەر شەو ئاگدار کرانەوە کە دەبێت ئەو ئەمڕۆ هەموو ڕێکارەکانی نردنی موچەکە تەواو بێ بۆیە هەواڵەکە دڵخۆشکەرە کە ئەمڕۆ بە ئەگەرێکی زۆرە 952 ملیار ڕەوانە بکرێ هەروەکو خۆشتوتت لەو نامەی کە بۆ مناتۆ لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە دەڵێ ڕێکەوتن کراوە کە پێش دەژن موچەی مانگی 5 ڕەوانە بکرێ هاوشەوی موچەخۆرانی عێراق واتە لەم مانگەدا یاخود لە ئەم مانگەدا دوو موچە وەردەگرن پێش دەژن موچەخۆرانی هەرێمی کوردستان هاوشەوی سیناریۆکەی جەژنی ڕەمەزاندا بەڵام تا ئێستا ئاستا لەگەڵ وەزارەتی دارایی شەخسەم کردو تا ئێستا هیچ ڕێکارێک نەکراوە بۆ تەمویلکردنی موچەکە بەڵام بە تەبیعی هەموو کە وەزارەتەکانی خۆشیان لە کاتژمێر 1.5 بۆ 2 تەمویلەکان دەست پێ دەکات دوایەوەی کە دەوامی فەرمی تەواو دەبێت بۆی کێشە بۆ دەوامی فەرمانبەران دروست نەبێت.